وەکوەزانن بەهارات دیکێکە لە پێکهاتە سەرەکیەکانی زۆرێک لە ئەو خواردانەی کە ڕۆژانە لە ژەمە خۆراکیەکانمانە بەکارێنین. بۆیە گرنگە ئەو بەهاراتی کە بەکارێنین بزانین بەهاراتێکی تازە و فرێشە بۆن و بەرام و تاموچێژێکی تایبەت و خۆشتر ئاات بە و خواردنەی کە بەکاری ئەهێنین. هەروە باسێکیش لەوە بکەین بزانین ئەو بەهاراتانەی کە ئێمە لە بازاڕەکانە بەردەستیانەخین ئاخۆ سەرجەمیان لە هەرێمی کوردستانەوەیە یاخود زۆر کات بەهاراتی وڵاتی هندستان زۆر بەناوبانگە ئاخۆ لە وڵاتانی ترەوە هێندێنە هەرێمی کوردستان. ئەمانە و کۆمەڵێک بابەتی تر تاوتو یەکەم لەگەڵ زۆر بەڕێز عومەری کەریم ئاغا کە بەڕێزیان ماوەی چەندین ساڵە سەرقاڵی کاری عەتارین و هەروە لەگەڵ ئەوە شایەکێکن لە ئەکتەرە هەرە دیارەکانی کوردستان. ئاغا گیان سڵاو لێ بێم کاتۆ باش. بەخێر بێن هەموو کاتێکتان باش. زۆر سپاس. ڕۆژێکی نوێ بۆ هەمان ژیانێکی نوێ. زۆر سپاس بۆ تۆ بەرەکەتێکی نوێ دڵ ئارامێکی نوێ بۆ هەموو بینەر و بیسەری بەرنامەکەتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم بەخێر بێن سەر چاوان. زۆر سپاس بۆ تۆ ئاغا سپاس بۆ ئەو کاتی کە ئەمڕۆ بە ئێمەت بەخشی. ئاغا بەڕێستان ماوەی چەندین ساڵە پێم بڵێن کە سەرقاڵی ئەم کارن لەگەڵ ئەوەی کە تۆ یەکێکی لە ئەکتەرە زۆر بەتواناکان پێم بڵێ چەند ساڵە تۆ سەرقاڵی ئەم کاری؟ سپاسان دەکەم وڵایی من تقریبا بۆ دەوری 40 ساڵێک ئەچێت تەوا خەریکی ئەم کارم. خۆتەمە درێژ بین. کارێکی زۆر خۆشە ئەتاری کاڵی ئەتار یعنی بۆنی خۆش ڕووی خۆش ڕووی گەشت پێشوازی جوان بەتەنگەوە هاتنی مامیلەکان یعنی دایمە ئێمە لە بیری ئەوان کە دلی کڕیارەکان ڕاگرین چامان لەوە نەبێ خوانەکەردان ڕۆژە لە ڕۆژان بەنەوەیەک بین کە ئەوان گلەیمان لێ بکەن ئەمە خۆی شانوویەکی چووکیشە خوشکە گیان خۆت ئیشارەتێ بەوەیە کە من شانۆکارم سپاسانەکەم هەمیشە ئێمە دی لەوەکەینەوە کە دڵی کەسمان لێ نەڕەنجێت. زۆر سپاس بۆ تۆ ئاغا گیانجا بەڕێستانێکێکن لەو کەسانەی کە وەکو باسم لێوە کردووە چەند ساڵێکە سەرقاڵی ئەمە بابەتەکەمان لەوە دەست پێ بکەم پێم بڵێ چەند جۆری جیاواز لە بەهارات هەیە ئێستا؟ بەهارات لە کاتی کۆنا بڵێن هەروە بە پەنجەی دەزەژمێرە بەڵام ئێستا لەگەڵ فراوانی ژیان و بڵاوبوونەوەی ژیان و پێداویستەکانی ژیان بەپێی ئەوە بەهارات زۆر بەڵام سەر چاوەکەی ئەگەر باسی بەهارات بکرێت هەمیشە هەندمان یەتەوە خوارووی ڕۆژهەڵاتی ئاسیا. ئێمە وەکو هەرێمی کوردستان هیچ جۆرێک لە بەهارات هەیە کە لە کوردستان بەرهەمبێنرێت و ئێستا لە بازاڕەکانە بوونی هەبێ یاخود سەرجەمیان لە وڵاتانی دەرەوە هێنرێن. کوردستان لە هیچ شتێکی کەم نییە بەس لەوەی کەمەکە کارکردەمان نییە بە دۆدا چوونمان نیە ئەگینە ئەوێ زەویزارێکمان هەیە کە ئەڵێ بەهەشتە بەڕاستی بەهەشتە بەس کێ بەهەشتەکەمان بۆ ڕاگرێت ئەوکێتە سەرشانی جوتیاران و ئێمە و ئێوە و هەموو ئەو کەسانی کە خاکیان خۆشە کە وڵاتیان خۆشە کە خەڵکەکەیان خۆشە. هەرکە سەردانی دوکانەکەی بەڕێستمان کرد بۆن و بەرامی بەهارات ئیتر بۆنێکی زۆر تایبەت بۆنێکی زۆر خۆش پێم بڵێ زۆر کات بەهارات بە دوو شێوازی جیاواز هەیە شێوازێکیان هاڕاوە شێوازەکەی تریشیان نەهاڕاوە. ئێمە وەکو ئەو کەسانی کە بەهاراتەکەین و ئەبینەوە بۆ نێو ماڵەکانی خۆمان بۆ ئەوەی کە دواتر ئەم بۆن و تام و چێژە جیاوازەی هەبێ خواردنەکانمان بە کام جۆرەیان بیبین زیاتر تام و لەزەتی زیاترە بێ ئەو خواردنە. خۆی پێداوێتی خواردنەکە ئەوە خوازێ جاری وا هەیە بە نەهاڕاوی ئەیبیت کە ئەو کاتەی هاڕیت بۆنی خۆشترە. جایەکی وا هەیە لێ بەهارات کۆنە بێ یا وای لێ یا ئەکسپایرە بێ چی ئەبێ هەموو شتی ئەکسپایرە. ئەوەش زۆر گرنگە کاتە بەهارات ئەکسپایرە بێ ئاغا. ئەمری خۆی هەیە تەمەنی خۆی هەیە. باشە ئێستا لە دوکانەکەی تۆیە بۆ نمونە کە هەر جۆرێک لە جۆرەکانی بەهارات بەرین ماوەی چەندێکی ئەوێت بۆ ئەکسپایر بوونی هەروەها باز لە هەڵگرتنی بەهاراتیش پێین کە ڕەنگە ئەوەش گرنگیکی خۆی هەبێت لە بەسەرچوون و ئەکسپایری ئەو بەهاراتەیە. ڕاستە فەرمووی خۆی ماوەی ساڵێک تا ساڵێک بەرگری باشی هەیە دوای ئەوە جێگەکەی گەرمە فێنەکە لە چ جێگەیە کابێ زۆر باشە جێگەیەکی فێنک بێ یعنی ئەگەر شوێنەکەی تۆزێ تاریک بێ و فێنک بێ باشترە جێگەی ئەنجا ئەو شتانەشی کەوا وەکو ئێمە چۆنەڵی ئەوە بە هەر ڕژاوی ئەیفرۆشین زۆر لە بەعزێ لەوانە باشترەکەوا لە ناو قوتوایە و مەوادی حافزەی پێەکەن ئەوشتان ئەمە ئەوەی کەواتە من ڕێک ویستم دوای ئەمە پرسیاری ئەو بەهاراتانە بکەم کە لە قوتونراون کەواتە وەکو خۆت باس لێوە کرد ئەو بەهاراتانە تام و چێژ و بۆنی خۆشترەکە
فعلا نەگەوانێک بەڵێ ئاخر ئەمانە ئێمە هەموو سێ ڕۆژ جارێک ئەم شتانە ئێمە تازە ئەبێتەوە یعنی بە پێی ڕۆژانە شتەکە ئامادە ئەەکەین بۆنی خۆش و تانی خۆش وانە ئەوەش با پێ بڵێم لە هەر شوێنێ پیاز و ڕۆن هەبێ بە بەهاراتی لێ کەواتە لە هەموو خواردنێکاوێ بەکاربێت ئیت بۆ تەشتێکی ڕۆژانە بەڕاستی خۆ دەزانی ئەمە جگە لەوەی کە تام و بۆنی چێشت توشتت خۆشەکە بۆ تەندروستی مرۆڤەکانی ئەم بەهاراتە هەرەوە نیە بکرێتە شێشەوە زۆر گژ و بیامان هەیە کا بۆ دەردەسەری چارەسەری دەردەکان زۆرمان هەیە وەکو چی وەکو ئەمە ژاترەمان هەیە قومەمان هەیە نعنامان هەیە زۆر شتمان هەیە ئیتە گەڵایغارمان هەیە فلانمان هەیە فسامان هەر یەخەی بۆ شتێ بەکارێت باشە کاتە ئاغا ئەو کەسانی کە سەردانی ئێرە کەن ڕەنگە زۆر کاتیش بۆ چارەسەری زۆرێک لە گرفتە تەندروستیەکان بەهارات بەکاربێنن بێگومان ئێرە توانم بڵێن هەم شوێنی پزیشکیشە چارەسەری هەنگێ دەرد و دەوایە تێگەی ئەوەیە کە ئینسان لەم شوێنانە فێری زۆر دەبێت چارەسەری نەخۆچەکان لە ڕێی گژ و جیاوە باشە ئاغا تۆ خۆتا چەند حەزە لەو خواردانەیە کە بەهاراتی تیا بەکارهێنرێ هەروە حەزە لە چ جۆرێکی تایبەتی بەهاراتیشە وەڵڵا من حەزم لە هەر هەموویەتی هەرێکەی تامەبوون و کێژێکی خۆی هەیە بەیتر خۆش دەزانیت کێشتەکانەی گۆڕێ ئەمە تاسکە بازیە ئەمە نازان قەیس و کشمشەوە فلانەوە فیسارە هەر شتێکی کە و بەهاراتی تێکەی ئیشتیهای مرۆڤەکانە کاتە زۆر کاتەوەوانە باشە ئاغاگیان خۆ دواسە لەوە کرد نزیکەی 40 ساڵ زیاترە تۆ سەرقاڵی ئەم کاری عتاریە دیاخوا لە شت ساغ بێ و بەهوای بەردەوامی بۆ تۆ جا تۆ ماوەی 40 ساڵ بەریەکەوتنت هەیە لەگەڵ کەسانی جیاوازە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە پێداویستێکیانەوێت لە دوکانەکەی توە هیچ جیادەوەرەیەکی خۆشەیە شتێکی خۆشەیە لە کاتی فرۆشتنی بەهاراتەکانە یا خۆشتە جیاوازەکانی ترا بەسەرت هاتبێ قوربان زۆر شت هەیە خۆی هەر ژیان بریتی لە یادەوەری ئەو مرۆڤانش کە هەریان هەرێکێکیان شتێکی خۆیان پێ جاری وا هەیە ئەن مەسەنە زۆر شت هەیە ئێمە بە دوو جۆر بەکارهێنێ بەهارات و مەهارات هەیە ئەڵێم بەهارات هەیە مەهاراتمان هەیە ئەڵێ دا و دەرمان هەیە ئەڵێم دەرمانمان هەیە داومان نییە ئەو ڕۆژە کەسێ هاتووە ئەڵێ کاستەر و ماستەر هەیە کاستەرمان هەیە ماستەر لە زانکۆیە ئیتر ئەم شتانە زوو دروستە بێ ڕشکە و مەشکە هەیەوتمان ڕشکەمان هەیە بەخوا مەشکەمان زۆر کاتەوانەیەکێکن لە یادەوەرێت من باڕاستی بە خۆشەویستی ئەو خەڵکەوەیم کە لەم دوکانە دانیشم چونکە خۆ دەزانیستا کە تەمەەن هەڵەکشێ تەمەنی مادی کەمە بێتەوە بەڵام تەمەنی معنەوی و خزمەت گوزاری تا دو هەناسەی من وابیرەکەم یاخوالەش ساغوێ ئاغاگیان سوپاس بۆ ئەوەی کە ئەم کاتت بە ئێمە بەخشی بە هیوای بەردەوامی هەر لەم کارەتا و هەم لە کاری ئەکتەریشتا سوپاس بۆ تۆ سواسی ئێوەشەکەم کە منتان کرد لە میوانی ئەو بینەر و بیسەرە هیوای لەش سافی بۆ هەمانە خوازم سەرکەوتنیش بۆ بەرنامەکەتان دووبارە و سێبارە بەخێر بێن زۆر سوپاس بۆ تۆ